شێوازێکیانەوەی کە پێویستە سەرەکە سفر کرێ کاکتوانە کێن ئەو کەسانی کە زۆر ڕوویتی ئەەکەن ئێستا ینی مەرجە هەر ئەسەر سفر بێ بتانی باڕۆکەدانێ یا هەیە قژیتن کە بێتوانێت داینێ بەڵێ ناشەر نییە پرچ سفر بوو نەفەری وامانەیە پرچیتەن کە بەس حەزی لێنی ئەو شێوازەی ئەو دەیوێ دایبینی لەو مۆی خۆی دەرناچی حەز دەکاوی دانی شەر نییە کە سەرەکی بۆ سفر ئەەکەن اینجا بۆدانن یا شێوازی دانانمان هەیە شێوازێکیانەوەی کە پێویستە سەرەکە سفر کرێ بە لەزگە دادەنرێ بڵێن لەزگەی تایبەت خۆی هەیە ئیشەکە ئەو کاتە دادەنرێ و جۆرێش کەمانەیە بە تۆقەیە بۆن ئەو کەسە لەگەڵ پرچی خۆی بە تۆقە دادەنرێتانیش بەکاری بەڵێ ڕاست ئەو جۆرە پێویست ناکە سەری سفرکە عادیانی لەسەر پرچ خۆشی دایدێنێ و زۆر ئاسان ڕۆژانە توانی لی کاتەوە بۆ منە شەولەی کاتەوە بەیانی داینێتەوە ئەوەی کە بە لەزگەکە لێ ئەوەی کە بە لەزگەی شتێکی سابتترە بۆ من ئەدەبی بڵێن ئەو شوێنێ ئەو پرچی لێ دادنێ سفر کرێ 10 ڕۆژ 15 ڕۆژ 20 ڕۆژ ئەوە دەکەوتەوە سەر بەکارینانی کەسەکە یەکەم دووەم جەویش تەسیری لەسەر چەندی جەو گەرمتربی لەزگە تەمەنی کەمتر دەبێت چەندی جەو سارتر